إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. بەڕێزان و خۆشەویستانم، ئوسرە و ماڵەکان قەڵایەکی زۆر گەورەی موسڵمانانە. کافران و شەیاطینی ئینس و جن و هەرچی کەناڵی ئیعلام و دنیای ئەمڕۆ ئیش لەسەر ئەوەکەن کە ماڵەکان هەڵوەشێنن. زۆر کات کە باسی ئوسرە و ماڵەکەین، فکرمان تەسەورمان تەنها بۆ لای دایک و باوک ئەڕوا، یان تەنها بۆ لای مناڵ و وەچەکان ئەڕوا. لەناو ئوسرەیە کافران و بێدینان دەمێ ساڵە کاریان کردووە لەسەر دوو چینی زۆر گرنگ لەناو ماڵەکانە وردە وردە لە یەکیان هەڵوەشاندوون کە ئەویش بریتێ لە برا و خوشکەکان. ئەمەش هۆکاری زۆرە کە ئەوان توانیویانە لەو خاڵە نەجاحەت بێنن. وا تێگەیشتوین ئێمە لە خوشک و برا هەر ئەوەندەی پێکەوەین و پێش زەواج ئەمانە خوشک و بران و بۆ یەکتر ئەتوێنەوە، لە دوای ئەوە مەحەبەت و خۆشەویستی و هیچ شتێک لە نێوانە نامێنێ، بەڵکو ڕق و بغز و کینە. لەوەچی هۆکارێک لە هۆکارەکان کەمی و کەم تەرخەمی مامۆسایانی ئاینی بوو بێ لە باسکردنی گەورەی و فەزیلەتی خوشک و برا. و هەندێکیشی بەبێ ئاگایی خۆمان کافران ورد ورد کاریان لەسەر کردووە بەهۆی ماددەوە، بەهۆی ململانەی نێوان ئافرەتەکانەوە لە ناو ماڵەکانە، وهای کردووە کە مەحەبەت و خۆشەویستی لە نێوان برا و خوشەکانە کەم ببێتەوە. لە قورئانی پیرۆزە زۆر باسی برا و خوشک کراوە. لە باسی میراتەکانە زۆر باس کراوە. لە هەندێ ئاياتە لە باسی زوڵمکردن لە نێوان برا و خوشەکانە باس کراوە. لە هەندێکی تریشە باسی فەضیلەت و گەورەیی کراوە. موسا عليه السلام کاتی ئەبێتە پێغەمبەر عليه الصلاة والسلام، براکەی خۆی بیر ناکە، ئەزانێ خەلەلێکی هەیە، ئەم خەلەلەی کەس ناتوانێت پڕی کاتەوە براکەی خۆی نەبێت. بۆیە ئەفەرمێ وەجعل لی وەزیرا من ئەهلی هاڕون ئەخی، وەزیرێکم بۆ دانێت لە ئەهلی خۆم، لە عائیلەی خۆم کە براکەم بێت، هاڕونی برام بێت. بەهۆی ئەوە پشتم قایم بێ، بەهۆی ئەوە بتوانم پەیامەکەی خوا بە سەحیحی و بە ڕەوانی و ڕوونی بگەێنم. رب العالمین ئەفەرمێ سەنەشد عەضودەکە بئەخیک، بەهێزت ئەکەین بەهۆی براکەتەوە، کابوو برا هێزە بۆ تۆ، پشتە بۆ تۆ، پەنایە بۆ تۆ. کاتێکیش کە دوعا ئەکە کە بەنو ئیسرائیل زیادەڕەوی ئەکەن لە حەقی ئیلاها و تووشی شیرکە بن، ئەفەرمێ ربی غفر لی وەئەخی، خوایان لە خۆم و لە براکەم ببوورە. واتە لە دوعایە براکەی ئەکاتە شەریک. داستانی دووەم هەر لە قورئانی پیرۆزە باسی یوسف و براکان. شەیطان زۆر ئەهێنێ بۆ ئەم برایانە، زوڵم لە براکەیان ئەکەن، بەڵام برا پێغەمبەرەکەیان لە ئاستێکی زۆر بەرزە مامەڵە ئەکا. کاتێک کە ئەگەنەوە یەکتر لا تەثریبە عەلەیکم اليوم یەغفر الله لەکم، هیچ گلەی و گازندەیەکتان لەسەر نییە. براکەنە بێ بەو شێوازە بن، مەهما کان زوڵم کراوە لە یوسف و خراوەتە ناو بیر، کاتێ دەسەڵات پێ ئەکا مادام برانی ئەمانە بە هیچ شێوازێ لا تەثریبە عەلەیکم اليوم، هیچ گلە و گازندەیەکتان نییە لە بینی براکان ئەم شتانە ڕوو ئەدەن، ئاسایی ئەبن.
خواب خاتي قوري خوليتان وبوري يغفر الله لكم عينا دعايا بؤكا پیغمبران عليهم الصلاة والسلام بقوا مكانا ببرا لقرآن الناو براون وإلى عاد أخاهم هودا بو ببرا ناو أبرا چونك برا أو بري دلصوزية أو بري قورية أو بري جيمتمانية أمتي پیغمبر صلى الله عليه وسلم هر همان بيكوا فأصبحتم بنعمته إخوانا بنعمتي إخوا بفضلي إخوا ببركتي رب العالمين يوبونا تبرا يكثر بو أمي إسلامي أو تربرا أزان بوشي أمرو صحوة إسلامي لدواوي بوشي نازانين برايتي وبارزين چونك برايتي ناو مالكانيان لدس سندوين نازانين براي إيمان دار بكيو بشبهينين ببراكمو كظلمي ميراتم لكردو ببراكمو كغيبتم كردو ببراكمو كقصي لقلاناك مناس من مالي بكيو أي شبهيني جاري أصلي براياتي بقى إنجا لبراياتي مسلمانان تي أجي كرب العالمين فرمي إنما المؤمنون إخوة وبلا إخوة يجي يشتبي بويك يقل فلسفة كان دواكوتني أمتي إسلامي لأمر يا بريتيا لو تنزقوريك إيموات يجي يشتوين براتنها أو برايوك هاول دوابه لجروبي توبه لجماعتي توبه أمتي پیغمبر صلى الله عليه وآله وسلم بقوري هر هم برايتوه شرنجيكي هي چزمانيكي هي بچون قصة أكا چون بير أكاتوا وناكري بلين بس شافعي كان برانو بس حنفي كان لقال كابران أمتي پیغمبر صلى الله عليه وآله وسلم أجر نظرتي أوابو تنها أو مجموعي خد برايتون أو التأكيد لبرايتي مالتي أنا جشتي لبرايتي أمتي پیغمبر اشتي أنا جشتي لفلسفي دينك أنا جشتي وي أمتي پیغمبر صلى الله عليه وآله وسلم بنعمتي خوابنا تبرايكت خواب برا باسيان أكل قرآنا أي خشك ضليك زور قورو مهربان ضليك كبراكي وكو مليك سير أكا لو كاتيك لمالي باوشتي لو كاتيك لمالي هاوسريتي پشتو پناي أو براكيتي زور كات خشكان لو كاتيك دايكو باوكيشيان ماوا براكان پشتيانن چونك باوك پير بوتينا قاليان بتاوتي براي قورا فضيلتك زور قوري هي لبين براكانا حتى للشريعة براي قورا أو اند احترامي هي أقل لمسألة عقد الزواج أم برانا كوبونا برا قورا كيان بيشيان أكي إسلام هموي احترامه هموي تيجيشتنا لم فلسفة قورا كأبي توقيري قورا كان بكري وبرا سير بكرين لقرآن بيروزا دايكي موسى كاتك أم ملوت كبتشوكا فري أداة ناو درياو لدورة وسيري أكا وقرتي أنا بدموشا والرنجة در أكا يوم بنو إسرائيلية حتما نيري شو أبي السرب بالربو كجري هاواري لها لاسي أم دايكا أي تشيبكا بنابو كيبري بنابو خشكي أبا قالت لأخته قصيه بخشكي خويوت وكو خويوا فرغناك بروشوينيك بويا لفرمايشتك في غمر صلى الله عليه وآله وسلم فرموان أجر دايكمان نما تشاكل لقال كيابك فرموان لقال خشكي دايكتان وكو دايكتان أو هاي أو دوانا بيك وكو يك أو هان فرموي بخشكي برو شوينيك وشوين أمنا الله خشكي كردا پشتو پنا خشكي كردا تشاو دير چكو وكو خوي واي أو بيبيني وكو أم بيني بيتي أزاني ظلمي لناكا أزاني جوان مامالي لقلاءكا طارقي محاربي بما نجرته ولا فرماشتك صحيحة أفرمي خشويس فرمو يد المعطي العليا أو كسيك أبخشي أو دسدسي برزة وابدأ بمن تعول لخزمان الزيكانت واللي هو دس بيبك لدايكت أمك أباك دايك الدس بيبك إنجا باوكت إنجا أختك وأخاك لدواء أو تشاك وإحسان لقل شيء بكم بشو لقل خشك كتابك لقل برا كتابك لفرماشتك فرمي هر بيابك دو لخشكان يخوي خزمت كردن قورة كردن سرپرشتی کردن ام دوانا ابن ستريكي زور قورة بو ام كسا لآقر أبارزن يعني خشككي تو بارزري آقر بوت
جابری کوڕی عەبدوڵڵاه گێڕێتەوە فەرمێ کە باوکم شەهید بوو نۆ خوشکم هەبوو نۆ خوشک ئەفەرمێ چوومە خزمەت پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم فەرمووی ئەی جابر ژنت هێنا ئەرە وەڵڵا ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ژنم هێنا فەرمووی بێوە ژنت هێناوە یا کچ فەرمووی وەڵڵا بێوە ژنم هێناوە فەرمووی ئەی بۆ کچێکت نەهێنا لەگەڵ هاوتەمەنی خۆتا لەگەڵ عومری تۆیا بگونجێ زۆر گەنج بوو جابر فەرمووی یا رسول الله صلی الله عليه و آله وسلم باوکم بە هیلاکا چوو نۆ خوشکی بەسەر منەوە بەجێهێشتووە نەمویست کەسێک بێنم هاوتای خۆیان بێ وەکو خۆیان بێ و لە عومری خۆیان نابێ ئافرەتێکم هێنا لە عومری خۆشم گەورەترە وەی سەرپەرشتیان کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دوعای بەرەکەتی بۆ کرد فەرمووی بارەک الله عليك خوا بەرەکەتی خۆی بەسەر تابانێ ئەی جابر ئیشێ باشت کرد وازت لە نەفسی خۆت هێنا لە شەهوەتی خۆت هێنا لە پێناوی خوشەکانتە ئێمە ئەمڕۆ لە جیهانی ئیسلامیە دەردی زۆرمان هەیە پێوەی ئەناڵێنین لەخوایەکێ لە دەردە زۆر قورس و گەورەکان ئەوەیە جەماڵی سیلەی ڕەحم تێ نەگەیشتوین جەماڵی ئوسرە تێ نەگەیشتوین بۆیە کافر بە مەیلی خۆی لە بەینی براکانە مەشاکیل دروستەکە شەیاطینی ئینس و جین کۆبوونەتەوە دوو برا پێکەوە قسە ناکەن بۆچی قسە ناکەن وەڵا ژنی ئەمیان قسەیەکی کرد لەسەر ژنی ئەویان ئەگە داوەشین بۆ برایانێک ئافرەت بتوانێت لە یەکیان بکە جاری وا هەیە دوو برای زۆر جوان پشتی یەک پێکەوە نانتان خوارد پێکەوە گەورە بوون جلی یەکترتان لەبەر ئەکرد چەند جار شەڕتان کرد لەگەڵ یەکە ئاش بوونەوە لەگەڵەکە پێکەوە خەوتن لەسەر تۆزێ زەوی لەسەر تۆزێ پارە و مادە قسە لەگەڵ یەکترا ناکەن دە پیاوی پیاوانە چنە بینیان هەرەکەیان لوتی بە ئاسمانەوە خۆ ئەمە پەروەردەی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم بۆ ناو عائیلە و ماڵەکان خوشکی وا هەیە چاوی هەمیشە لە دەرگاکەیەتی بۆ براکەی پێی عەیب و پێی شەرمە بچێتە ماڵی خوشەکەی ئەمە ئادابی ئیسلامیە ئەمە ئومەتی پێغەمبەرە صلی الله عليه و آله وسلم بە تەماشی لە ڕۆژی قیامەتە بەدەستی مبارەکیەوە ئەو بخۆیتەوە لە خزمەتی ئەوە بی ئەمە تەعالیمەکانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لەناو ئێمە قسە نەکردن پێکەوە ڕق و کین لە بەینە ئەمەوە ئەزانین تەنها دایک و باوک نەما شیرازەی ماڵ تێکەچێ کورە دایک و باوک نەما بێ زیاتر شیرازەی ماڵ دروستکەیتەوە ئەبێ و عایلە زیاتر یەکتر بگرنەوە ئەزانی هەتا باوک هەبێ پشتە و هەتا دایک هەبێ ڕەحمە کە ئەم دوانە نەمان برا تۆ ئەبێ بیتە ڕەحمیش و بێتێ پشتیش هەردووکیان بۆ خوشەکانت بۆ براکانی ترت عائلە پێکەوە جوانە پێکەوە لەگەڵ یەکترە ئەبێ مامەڵەکەین ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئومەتی خۆشەویستیە ئومەتی مەحەبەتە نازمان هەیە بەسەر یەکترە ئەگەر ویستێک کەسایەتی کەسێ بناسی بزانە چۆنە لەگەڵ خزمەکانیە لەگەڵ براکانیە خوشەکانیە دەوروبەریە دوو پاشای زۆر گەورە کە پرسیاری پێغەمبەر ئەکەن صلی الله عليه وسلم پرسیار لەوە ئەکەن چۆن لەگەڵ خزمەکانی هێڕەقل پرسیاری لە ئەبوو سوفیان کرد یەکێ لە پرسیارەکان کە لێی کرد لە شام وتی ئەم پیاوەی ئیدعای پێغەمبەرایەتەکە چۆنە لەگەڵ خزمەکانیە ئەبەما بۆی دەرەکەوێ بزانێت پێغەمبەرە یان نا ڕاستەکە یان نا نەجاشیش پرسیار لە جەعفەرەکە چی چۆنە لەگەڵ ئەقاریبی خۆی و خزمەکانیە ئەلێرەوە کەسایەتی تۆ دەرەکەوێ گەورەی تۆ دەرەکەوێ پیاوەتی و شەهامەتی تۆ دەرەکەوێ 100 ساڵ خزمەتی مناڵەکانی خۆتکەی شەهامەتی تۆی پێ دەرناکەوێ ئەو بەشێکە لە فیتڕەتی تۆ چۆنی لەگەڵ براکەتە لەگەڵ خوشێکەتە چەند جار تەلەفۆنیان بۆ ئەەکەی چەند جار سەردانیان ئەەکەی چەند جار بە خەمی لەگەڵیانە ئایا بوویتە پشت و پەنایەک کە ئەم خوشکە بتوانێت هەموو ئەسرارەکانی خۆی لە لای تۆ باسکە دڵی خۆیت بۆ بکاتەوە ئایا بوویتە پشتێکی وەها کە کەس نەتوانێت زوڵمی لێ بکە لە بەرامبەر زوڵمەکانە بوەستیتەوە چۆن مامەڵەی لەگەڵاک بە تایبەتی گەنجی موسڵمان کۆتا خاڵم لە خزمەتانە ناشرینترین مامەڵە لەم زەمەنەی کۆتایی سەحوەی ئیسلامیە مامەڵەی براکان بوو لەگەڵ خوشەکان کێ بە تۆی وتووە کە لە خوشەکەت بدەی بە زۆر خوشەکەت ئیلزام کەی بە حیجابەوە کێ ئەم ئەمرەی پێکردی هەندێک جار لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەبینم ئایا ئەم ئافرەتەی کە ئەبەو شێوازەیە ئایا برای نییە ئایا باوکی نییە برا و باوک تەوجیهی لەسەرە تەوجیهی مناڵەکەی ئەکا بەرەو چاکە لەوە ئەچێ مناڵەکەی دز بێ
هەتا مردن ئەم باوکە ئیشەکە لەسەرەوەی لە دزی دووری خاتەوە نەک ئیقسای کات و ناو کۆمەڵگە لای بە لەوە ئەچێت ئەم ئافرەتە خراپەیە بکە ئەم باوکو برایە هەتا مردن ئەبێ هەوڵ بدەن لە خراپەکەی بگێڕنەوە نەک ئیقسایکەن و کۆتایی پێبێن ئەمە ئادابی ئیسلام ئەمە ئومەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم گەنجی موسڵمانی وامان هەیە لە ماڵەکەیە هەموو ڕۆژە شەڕ و شۆڕە لەگەڵ خوشکیا و لەگەڵ دایک و باوکە و لەسەر شتانێک لەناو دینە شتانێکی گەورن بەڵام ئەم ئاداب و ئوسلوبەی ئەم ئاداب و ئوسلوبی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم ئادابی ئیسلامی نییە لە فەلسەفەی ئیسلامی نەگەیشتووە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئومەتی شکۆیە شکۆ بۆ گەورەکان دائەنێ بەڕەحمە لەگەڵ زەعیف و لاوازەکانە خوشەکان پێویستیان بە تەوجیهات هەیە نەک پێویستیان بە کوشتن و بڕین هەبێ پێویستیان بە ڕەوشتی برایەکی وەها هەیە بە نەزەراتی چاوی ئەوان تێبگەێنێ کە چی ئەوێ نە بە قسە و نە بە دەمەدەمەی زۆر بڕواکەن برای وا هەیە ئەڵێ فیرعەونە ئەوە نە خراپەکارە ئەوێ ئەم خوشکەی خۆی وەکو ئاسیاوە هابێ ئەخە دە تۆ خۆ تۆزە چاکە هەموو ئەخلاقیاتی شەڕ لە تۆیە کۆبووەتەوە بەتەمای بە زۆر ئیلزامی خوشەکەت کەی نا ئەمە ئادابی ئیسلامی نییە ئادابی ئیسلامی پەخشی مەحەبەتە بۆ سەر دەوروبەرەکان ئێمە ئەبێت لە ئوسرە تێبگەین ئەبێت تێبگەین کافران بۆ هەموو کۆبوونەتەوە پەلاماری ئوسرە و ماڵەکان ئەدەن ئەزان هێزی ئومەت لەوەیە ئەی ئێمە بۆچی ئاوە کەم تەرخەمین ئەمە یەکێکە لەو بوارانەی کە بەداخەوە ئەڵێم کەمترین ڕێژە ماوەسانی ئاینی قسەیان لەسەر کردووە کە ئەبێت جەنگی لەسەرکەین ئەبێت شۆڕشێک بەرپاکەین ماڵەکان زۆر تۆکمەکەینەوە براکان بە معنای کەلیمە برای یەک بن تا لە برایەتی ئیسلامی تێبگەین برا و خوشەکان بۆ یەکتر بتوێنەوە هەتاوەکو تێبگەین ئیمانداران چۆن لەگەڵ یەکترا مامەڵە ئەکەن وەکو ماڵەکان مامەڵە بکەن خۆ ئەگەر نمونەی ئەمڕۆ بکەینە برایەتی ئیسلامی و بڵێن برایەتی ئیسلامی وەکو براکانی ئەمڕۆ خوشکانی ئەمڕۆ بێ قوڕەکرێ بەسەرمانە وەکو ئەمڕۆ دەرەچین کە ئەوە پەرتەوازە لە هەموو عالەمە هیچمان بە هیچ نابێ ئومێ دەکەم هەر یەکێک لە ئاستی خۆیەوە بەسەر خۆیان بچێتەوە چاکی چاکتر بە خراپەیەکت کردو بەرامبەر برە خوشەکانت یەکەم داوای تەوبە بکە لە خودا دووەم چارەسەری گرفتەکانت خودایە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە ئیلاهی عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە پەروەردگارە ئەم ئیماندارانە هاتوونەتە ماڵەکەی تۆ میوانی تۆن پەروەردگارە هەمووی بەڕۆح لێرە حوزوریان هەبوو داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت سەرجەم دوعاکانیان گیرا بکە ئیلاهی داوات لێ ئەکەین موسڵمانانێکی زۆر هانایان بە ئێمە هێناوە وایان زانیوە ئێمە کەسی چاکین پەنای دوعایان بۆ ئێمە هێناوە تۆ خۆت ئەزانی ئیلاهی هیچمان بەدەست نییە خۆت خستە دڵی ئەوان کە پێمان بڵێن وا ئێمەش لەم منبەرەی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم هاوارەکان بۆ لای تۆ بەرزەکەینەوە ئەوانەیان کە نەخۆشن یا ئیلاهی شیفایان بۆ بنێرە ئەوانەیان تاقیکردنەوەیان هەیە خوایە نەجاحەتیان پێ بدە یا رب العالمین ئیلاهی ئەوانەی گرفتێکیان هەیە گرفتەکەیان بۆ چارەسەر کە ئەوانەی ماڵیان نائارامە ئارامیان کرد ئیلاهی دەستی ئەم عەبدانەت مەگێڕەرەوە پەروەردگارە ئەمانە سەری بەرزیان نەوی ناکەن لە سوجدا لە حوزوری تۆیان نەبێ ئەمانە قەت ڕکوع نابن لە بەردەم تۆیان نەبێ دەستی زەلیلی دوعا بەرز ناکەنەوە بۆ حوزوری تۆ نەبێ دوعاکانیان گیرا بکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين وشويس كام برنامج شيرين وإما قرسي وشبه إما الروشن كردن يوجد جوانيكا يانكا إما أنا وشويسي بين ما نبو فرە وەختی باسو ئانەی ماکردن چەنی ئاو تاتڵ خاز بە چەنی زارۆڵەکە خاز بە کەم باسو ئانەی ماکردن چەنی برە واڵەکە خاز بە برە واڵە چەنی یەکتری کات و گولانەییشە کات و گەورەیشە کە ئینت لێ یانێوەن کاتێ جێبا و هەریۆشا یانێوە دروستکەرە ئەشم احترام و گەورەی و گولانەی وێشە ئاگاچە نەبوو
وەڕەحمەت و بەزەیی و جەماڵ و جوانی وێشە ئاگا چە نەبوو. ئی بەرنامە شیرنەوە ئێمە فرە ئەم ڕشکردێنە چەنی براکە چەنی خازبی تەنانەت میرات جە یەکتری بەرە ئەگەر یۆشا گرفتێوەش بۆنە ئەشم بەشەکەی ترش چەنی یەک لاشە هاوار کەرۆنە یە لایەوە بێشۆشم ئەویتر هاوار کەرۆ تەعزیێشە ئینا پێوە خەڵک پێوە بە جوانی وینۆشە یانەی شپرس قیمەتش لێ کۆمەڵگایەنە فرە کەمە حتا زیاتر پەیوەندی برا واڵەکە بە قووەتر بۆ قەومایەتی فرە بە قووەتر بۆ عیبە و شەر بە ئینسان وەرو ژەنێ وەرو چێوی دنیەوی وەرو چێوی گولانە گولانە قینە بەرایەتی کەرۆ برا قسە چەنی برای نەکەرۆ برا چەنی واڵێ نەدۆنە ئینە صفەتی ئومەت و پێغەمبەری نییە صلی الله عليه وسلم کافر و بێدینە ئاردێنە دلێمە وەشەویستەکە و دڵی ما پێغەمبەر صلی الله عليه وسلم زاندێ چەنی مامەڵەشکردن چەنی واڵەکێش ڕەنگە ئیسە واش دێ وەشەویستمە کەی واڵێش بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەک واڵێ حەقیقیە وێژ واڵێ شۆتیەش بێ شەیما و کناچی حارسی واڵێ شۆتیە پێغەمبەری بێ صلی الله عليه وسلم گر تا ژنیان تاکە وەشەویست لە حەلیمە سەعدیە و شۆتە ژواردن و شەیماش بە هەمان چەشن چاگە يعني هەردوویشە یەک ژەنی شۆت چاواردن بزانە ئاداب و پێغەمبەری صلی الله عليه وسلم چەنی ئی واڵە شۆتیەشە چەنینە فەرماوە هەر کاتێ ئامێ دلێ مەدینەی پێغەمبەر و خوای صلی الله عليه وسلم عەبا مبارەکەکەی وێش سەر و شانەیش و وەژێش یاوێ شەرەت جوان جوان واچێ بە شەیمە ئیلا ئەشم سەر و ئانەوە نیشت زانی خەڵک ئەچا زەمانە تەمەنا و ئانەی کەرێن جارێ عەباکەی پێغەمبەریشە صلی الله عليه وسلم وەرگنۆ تاڵێ مووی جوان و ئای وەرگێرە ئی عەبێ ياويرة والشيماء سرش النشيرة فرماوه بسط لها رداءه وأجلسها عليه رداءك وش نيرو واتش الشيماء بو سرش النشيرة بعض الروايات أنا فرماوه بيغمر صلى الله عليه وسلم وش سروا الزمين والنشيرة الشيماء سروا عباكي شو نير يا احترام قوري يا أول شويسي وتقديسية قرجارك الشيماء مخيرها واتش الشيء ما اختيار لهن اگر لا منو من يو خدمت الكل اگر مليو بلا قومك تشيش الجرا كبر روايتي انا فرماو اي اختيارنا دريان بكسي بالشيء ما نب بميل وش حرتشيش جرك بي قدش بي حاضر كرينه سرو اشتراكا وبيش بار كرينه بيش كانينه قر جاري پیغمبر صلى الله عليه وسلم اي اختيار شو ديبنه بزانا اتشيني وشني ما ملكري شني والك شني تصرف الشني كي إنا جوانك ودلو إيمن أبيسا ما ملكرو تشاني والله وشوتي أي والله تاتا يكيل أي والله آيكيل أي والله تاتا يكيل تخوا عيبانيا بونو زار الله ما خيني ما جاي كتير بي بونو زار الله ما إي جوانيا وبيغمري صلى الله عليه وسلم نوين مي وما بأمته آيزان مي أشم فرد دل ما تشاني جبو أشم روح ما تشاني آيتي قلبي أبو أشمي آدابا آي بتشمي تطبيق كرمي بدل تطبيق شيء بالروح تطبيق كرمي وميت كروك هر يوم جاء سويشو جلو وشره تماشو جيان ويش كرو تابت جنجا كيما قد خرابنا كري ورا والله ورا براو فربا مقدس تماشا كره إسلامنا فرق ورني إني خواي حقش ديني بنا ما فش ديني بنا رب العالمين كاتك باس ما بكر وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا دماء يكسر باس أولي القربى كرو قومك بين يكتين خاصتين قوم كين براكتا والكتن قورتين كشو إما كدسي برزي كرميوه أو تاتي وير ما كرمي وزالكا واسمه وير ما كرمي والو برا ما بو هيج دعي وانا وير شاكري فرماو شباب يا خاصي آيا بخيل كين فرماوش أنا كبراو والكيش كاتو دعاء كاش أنا وير كرو أيشي وكاترين أجر ويرش كرو أجر سردانج نكرو أجر تشنيج نب دعوة كر من جزاء باكو پروردگاري رحمته بزي وجم جمل مارا قبول ما كرو محبة بين عائلة كما ندروسي كرو يا إلهي دعوة ونكر من بكرم والبرحمة والبزي والمحبة وشويسي بجمل مارا يا رب العالمين وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي
يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد، وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد، كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان. اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين. اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين. اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها، أنت وليها ومولاها. آمين آمين، والحمد لله رب العالمين. أقم الصلاة يرحمك الله.